کادیرێکی پارتی کە پێشووتر وەزیری دارایی هەرێم بۆ دەڵێت ئەگەر حکوومەتی عێراق ڕاستەوخۆ موچەی فەرمانبەرانی هەرێم بنێرێت ئەوە بەشێکی زۆر لە موچەخۆرانی هەرێم نامبڕاو دەبن. مامۆستایان و فەرمانبەرانیش کە ئێستا سەرقاڵی بە یاسایی گواستنەوەی موچەکانیان بۆ سەر بەغدا دەڵێن ئەو لێدوانە دەیسەلمێنێت ڕابردووی ئەم حیزبانە پاک نییە و تۆماری موچەخۆرانیان بە بەندیوار تەندراوە. حکوومەتی هەرێم 300,000 بندیواری هەیە بەڵام دیارە زیاترە. من ناڵێم هەموویان بندیوارن بە ئەو تۆمەتە لە زاری منەوە بڵاو نەبێتەوە، بەڵام ئەگەر ئەمانە ڕاستە بە فەرمانی ڕسمی فەرمانی وزاری تەعین بوون، ئەوەلیاتیان مەزبوطە، دۆسیی تەواویان هەیە بۆ حکوومەتی بەغا موچەکانیان نانێرێ. ئەوە پرسیارێکە. پرسیاری دووەمیان بەغدا خراپی نەوتوە. بەغدا ئەڵێ ڕێگە بدەن لیژنەکانی چاودێری دارایی عێراق دێنە ناو هەرێمە، وەکو لە سەردەمی حەیدەر عەبادی داکرا وەزارەتی تەندروستی و پەروەردە وردبینی بۆ کرا و کێشەیەکی وای تیا نەبوو، چونکە کەمترین بندیوار لەو دوو وەزارەتە هەیە. بەڵام ئەوەی تر بۆ حکوومەتی هەرێم ڕێگەی پێنادا یا بۆ ئەو ساوەستێنرا ئەگەر فشارێکی هەرێمایەتی نەبوو بێ. بەڵێ لە ڕاستیە هەر ئەوەیە کە ئەمان بۆیە تا ئێستا نەو تەسلیمەکە چۆنەڵێ ئینەکانی خۆیان تەسلیم بەغاکەن لەبەرەوەی بندیوارێکی زۆر هەیە و خەڵکێکی زۆریان کردووە بە موچەخۆر لە غەیری کوردی خۆشمان لە سووری و لە ئێرانی و لە غێری ئەوانش خەڵکەیە بیستومە لە ئەوروپا بۆ خۆی دانیشە و لێرە موچەی هەیە و موچەی زەبەلاح بێزگە لە وەزیر و لە گوزیر و لە مدیر عام و ئەوانەی کە ڕۆژێ لە ڕۆژان دەوامێکیشیان نەکردووە، یەک ڕۆژ دەوامیان نەکردو ئێستا موچەی زەبەلاح وەرەگرن. لەبەرەوە کورد دەڵێ کورد بدوێنە خۆی شەرحی خۆیەکە، ئەمان خۆیان بەبێ هیچ شتێ بەبێەوەی چەکیان لە بەرزکەیتەوە خۆیان تەسلیم بوون لەبەرەوەی ئەزانن وەزعەکەیان چۆنە. ئەگەر بێت و ئەم موچەیە تەسلیم کرێتەوە بە عێراق ئەمان هەموو سڕەکان و نهێنەکانیان هەڵەماڕڵێ لە دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان. پەرلەمانتارێکی پێشووی کوردستان باز لەوە دەکات ئەم دوو حیزبە دەمێک کە ئاگادار کراونەتەوە کە لیستی موچە پاک بکەنەوە لە موچەخۆری بندیوار و وەهمی بەتایبەت لە کەتی سەربازی زۆرترین تێبینیان هەبووە. حکوومەت و لایەنەکانی دەسەڵات نەوەکو لەگەڵ بەغدا شەفاف نین و داتا و لیستەکان تەسلیمی وەزارەتی دارایی و دیوانی چاودێری دارایی بەغدا ناکەن. ئەوان تەسلیمی پەرلەمانی کوردستان و دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستانیشان نەکرد و هەموو ڕوونە لای هەمومان کە زیاتر لە 150 پارەی تەرخانکراو بۆ بودجە بۆ کەرتی سەربازیە ڕوە و زۆرینەی گەندەڵی و بندیوار و پۆخڵەوات خەڵکی ناشایستە لە ناو لیستەکانی سەربازیان. فەرمانبەری شارستانی مامۆستا تا ئاستێکی باش لیستەکان پاکن، خانشینان بە شێوەیەکی گشتی بێزگە لە خانشینانی سەربازی. بۆیە کێشەی گەورە بندیوار خەڵکی ناشایستە و ئەوانەی کە بەنایاسایی موچیان بۆ تەرخان کراوە لە بواری سەربازیان و یەکەکانی 1970. بەغداد گرفتی گەورەی هەیە لەگەڵ لیستی ناوی موچەخۆرانی هەرێم و پێی وایە نزیکەی 650,000 موچەخۆری فەرمی هەیە و هەرێمیش سەر و 1,200,000 موچەخۆری تۆمار کردووە. بەغداد تا ئێستا ئامادە نییە دان بەم لیستەدا بنێت و لە ناوخۆش تێبینی زۆر لەسەر لیستی موچەخۆران هەیە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.